سڵاو ڕێز بۆیەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەت دەیوە یازی زین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ئەمڕۆ هەینی. سەرەتا سەردێڕەی گرنگترین هەواڵەکان. دروشم نووسینی لاوانی شۆڕژگەڕی سنە بە کۆماری ئیسلامی. بڕینەوەی قاچی کۆڵبەرێکی بریندار لە شاری سەقز. ئاماری سەرکوتی شارۆمەندانی کورد لە ساڵی 2023 زاینی. برینداربوونی دوو کەس بەهۆی هێرشی پەهبادی تورکیا لە حەسەکە. لە سێدارەدانی سێ بەندکراو لە زیندانەکانی شیراز. دۆخی خراپی تەندروستی سێ معالیمی بەندکراو لە شیراز و مەشهەد و مانگرتنی گەورەی کرێکارانی ڕێگەی ئاسن لە ئاڵمان. درێژەی هەواڵەکان. دروشم نووسینی لاوانی شۆڕژگەڕی سنە بە کۆماری ئیسلامی. ڕۆژی پێنجشەممە 5 ڕێبەندانی 1402 هەتاوی کۆمەڵێک لە لاوانی شۆڕژگەڕی سنە دیواری شارەکەیان بە دروشمی دژە حکوومەت نەخشان. بەپێ و وێنانەی بەدەستمان گەیشتووە لاوانی شۆڕژگەڕی سنە لە ناڕەزایەتی بە شەپۆلی ئەعدامی بەندکراوانی سیاسی و مەدەنی لەلایەن حکوومەتەوە. دیواری شارەکەیان بە دروشمەکانی مەرگ بە کۆماری ئیسلامی، مەرگ بۆ خامنەیی، ژن ژیان ئازادی، بێدەنگی مانای نییە، شۆڕش درێژەی هەیە و نا بۆ ئەعدام و سەرکوت نەخشاندووە. مانگرتن لە خواردنی ناسر دالە لە زیندانی ماکۆ. بەپێی راپۆرتی ناوەندەکانی مافی مرۆڤ، ناسر دالە زیندانی سیاسی بەندکراو لە بەندیخانەی ماکۆ لە ناڕەزایەتی بە بێبەشکرانی لە مافە سەرەتاییەکان دەستی داوەتە مانگرتن لە خواردن. بەپێی زانیاریەکان، دادستانی پیرانشار بە ناوی مۆسەبا مەحموودی ڕێگەی لە پێدانی مەرەخەسی و ئازادی بە مەرجی ناسر دالە گرتووە. ئەوە لە حاڵێکدایە و بەندکراوە سیاسیە زیاتر لە نیوەی ماوەی بەندکرانی تێپەڕ کردووە و ڕایگەیاندووە کە تا گەیشتن بە داخوازیەکانی درێژە بە مانگرتنەدات. ناسر دالە تەمەن 32 ساڵ، خەڵکی گوندی زەنگابادی سەر بە پیرانشار سەرەتای مانگی خەرمانە 1401 تاوی لەلایەن هێزانیەکانەوە دەست بەسەر و دواتر بە تۆمەتی محارەبە بە 3 ساڵ زیندانی تەعزیری مەحکوم کراو. ئەبێت 2 ساڵ لە ماوەی بەندکرانی لە زیندانی ماکۆ تێپەڕ بکات. بڕینەوەی قاچی کۆڵبەرێکی بریندار لە شاری سەقز. پای چەپی جەوهەر مورادی کۆڵبەری خەڵکی سەقز کە بەهۆی تەقەیەزەکانی ڕژیم بریندار کرابوو پاش 7 نەشتەرگەری لەلایەن پزیشکەکانەوە بڕدرایەوە. بەپێی راپۆرتی کۆڵبەر نیوز، ڕۆژی یەکشەممە 24 بەفرانباری 1402 جەوهەر مورادی کۆڵبەری تەمەن 28 ساڵی خەڵکی سەقز بە تەقەی ڕاستەوخۆی هێزەکانی ڕژیم لە سنووری ئەنگەژاڵی بانە بریندار کرا. ئەو کۆڵبەرە پاش گواستنەوەی بۆ نەخۆشخانە 7 جار نەشتەرگەری بۆ کرا، بەڵام برینەکانی ساڕژنە بۆ پزیشکەکان ناچار بوون خاچێکی ببڕنەوە. خۆکوژی کچێکی تەمەن 17 ساڵ لە پیرانشار. شەوی چوارشەممە 4 ڕێبەندان کچێکی تەمەن 17 ساڵی خەڵکی گوندی ماشکانی سەر بە پیرانشار بە ناوی فەرزانە قادری ئەقدەم بەهۆی کێشەی کۆمەڵایەتی کۆتایی بە ژیانی هێنا. لە ماوەی 10 ڕۆژی ڕابردوودا بەلانیکەم 7 هاوڵاتی لە شاری شابات دەستیان داوەتە خۆکوژی و لە شارەکانی سەردەشت، پیرانشار، سنا، کرماشان، جوانڕۆ و ورمێ بە هەمان شێوە چەندین کچ و کوڕی گەنج لە ڕێگەی خۆکوژیەوە کۆتاییان بە ژیانیان هێناوە. نەبوونی هەلی کار، هەژاری سەپێنراو بەسەر کۆمەلگا، نەبوونی ئازادی، سەرکوتی وەحشیانەی کۆماری ئیسلامی، نەبوونی هیوا بە داهاتوو، کەم ئیمکاناتی، کولتوری پیاو سالاری، گیرۆدەبوون بە مادەی هۆشبەر و هاوسەرگیری ئیجباری لە تەمەنی منداڵیدا سەرەکی ترین وەکارەکانی بەرزبوونەوەی ڕێژەی خۆکوژی لە نێو لاوان و گەنجانی ڕۆژهەڵاتی کوردستان. دەست بەسەرکردنی نووسەرێکی کورد لە نەوشەهری مازەندەران. ڕۆژی چوارشەممە 4 ڕێبەندانی 1402 هەتاوی ئەرسەلان ڕەسوڵی عەمارلووی هاوڵاتی کوردی خەڵکی گوندی ماشیانی سەر بە کلاردەشت پاشبانکران بۆ لقی جێبەجێکرانی سزاکانی ئەو شارە دەست بەسەر و بۆ زیندانی نەوشەهر گوازرایەوە. ئەرسەلان ڕەسوڵی عەمارلووی پێشتر لەلایەن دادگای ئینقلابی ڕژیم بە تۆمەتی بێڕێزیکردن بە خامنەیی بە 6 مانگ زیندانی تەعزیری مەحکوم کرابوو. بە پێی زانیاریەکان دەستگای قەزای ڕژیم ماوەی بەندکرانی ئەو نووسەرەی بۆ مانەوە لە مەزرایەکی کلاردەشت گۆڕیوە. ناوبراو هەتا ئێستا چەندین کتێبی لەژێر ناوی هەستانەوە، بەربوونەوەی 57، قوتابی تەمباڵ، گەڕانەوە لە قیامەت،
مناجاتی سەرگالیش و مامۆستای قوتابخانەی بڵاو کردوێتەوە. ئاماری سەرکوتی شارۆمەندانی کورد لە ساڵی 2023 زاینی بە پێی راپۆرتی ڕێکخراوی مافی مرۆڤی کوردستان لە ساڵی 2023 زاینیدا سەرجەم 745 شارۆمەندی کورد لە چەندین پارێزگا دەست بەسەر کراون. لە ساڵی 2023دا 173 شارۆمەند و چالاکی مەدەنی کورد لەلایەن دادگاکانی گشتی و ئینقلاب و دادگای تایبەتی ڕۆحانیەت لە پارێزگاکانی کوردستان، ئازەربایجانی غەربی، ئیلام، کرماشان، تاران، هەمەدان، مازەندەران، خۆراسانی ڕەزەوی، ئازەربایجانی شەرقی و خوزستان بە زیندانی تعزیری، تعلیقی، شەلاق، دوورخرانەوە، جەریمەی نەخدی، خەلعی لیباس، قەدەغەی سەفەر بۆ دەرەوەی وڵات، دوورخستنەوە لە کار و هیتر مەحکوم کراوە. برینداربوونی دوو کەس بەهۆی هێرشی پابادی تورکیا لە حەسەکە. ڕۆژی پێنجشەممە 5 ڕێبەندانی 1402 دوو هاوڵاتی خەڵکی ڕۆژاوای کوردستان لە ڕێگەی هێرشی پابادی لە جادەی نێوان قامیشلو بۆ حەسەکە بە سەختی بریندار بوون. بە پێی زانیاریەکان پابادەکانی تورکیا ئۆتۆمۆبیلێکیان لە جادەی نێوان قامیشلو بۆ حەسەکە کردوتە ئامانج و بەهۆیەوە دوو کەس بە سەختی بریندار بوون. شانی باسەکە لە ماوەی یەک مانگی ڕابردوودا ئەرتەشی تورکیا زۆربەی ژێرخانەکانی خزمەتگوزاری لە ڕۆژاوای کوردستان کردوتە ئامانج و بەهۆیەوە دەیان گوند و ئوردوگای پەنابەران لە ئاو بەڕق بێبەش کراون. هەروەها چەندین هاوڵاتیش کوژراون و بریندار. درێژەی مانگرتنی کرێکارانی شرکەتی ملی فولادی ئەهواز. ڕۆژی پێنجشەممە 5 ڕێبەندان کرێکارانی شاغڵ لە شرکەتی ملی فولادی ئەهواز بۆ سێهەمین ڕۆژی بەردەوام لە ناڕەزایەتی بە جێبەجێ نەکردنی داخوازیەکانیان کۆبوونەوە. بە پێی راپۆرتەکان کۆمەڵێک لە کرێکارانی شاغڵ لە شرکەتی ملی فولادی ئەهواز ماوەی 3 ڕۆژە لە ناڕەزایەتی بە بایەخنەدان بە کێشە و گرفتەکانیان دەستیان لە کار کێشاوەتەوە. کرێکارانی ناڕازی خوازیاری بەکردەوە دەراتنی گەڵاڵەی ڕێزبەندی پیشەکان، بردنەسەرەوەی ئاستی حەقدەست و مەزایە بە پێی هێڵی هەژاری، دابینکردنی ئەمنیەتی پیشەیی، گۆڕانی گرێبەست و دۆخی پیشەیی و گەڕانەوەی هاوکارەکانیان بۆ سەرکار بوو. تێکەڵچوونی خەڵکی ناڕازی میناب لەگەڵ هێزەکانی ڕژیم. ڕۆژی پێنجشەممە 5 ڕێبەندان بەهۆی دەستڕێژی گولەی هێزەکانی ڕژیم بۆ سەر سوختبەران و دەستگرتن بەسەر ئۆتۆمبیلی خەڵک دانیشتوانی گوندی دێهدەک لە شارستانی میناب خۆپێشاندانیان کرد و لەگەڵ هێزەکانی ڕژیم تێکەڵچوون. بە پێی راپۆرتی ڕێکخراوی حاڵوەژ ئێوارەی پێنجشەممە ئینتیزامیەکانی ڕژیم بە دەستڕێژی گولە دەستیان بەسەر ئۆتۆمبیلی چەند سوختبەر داگرتووە. کاتێک هێزەکانی ڕژیم هەوڵی دەست بەسەرکردنی سوختبەرانیان داوە، خەڵک ناڕەزایەتیان دەربڕیوە و ڕێگان نەداوە ئەو چەند کەسە دەست بەسەر بکرێن. بە پێی زانیاریەکان پاش هێرشی خەڵک بۆ سەر سەرکوتگەرانی ڕژیم هێزە ئینتیزامیەکان هەڵهاتن. لە سێدارەدانی سێ بەندکراو لە زیندانەکانی شیراز. بەیانی ڕۆژی چوارشەممە 4 ڕێبەندان حکمی ئەعدامی سێ بەندکراو بە ناوەکانی فازڵ شەفیعی تەمەن 40 ساڵ و مرتەزا نەدیمی تەمەن 35 ساڵ لە زیندانی عادڵاباد و بەندکراوێکی دیکە کە ناسناوی ئاشکرا نەکراوە لە زیندانی پیربەنووی شیراز جێبەجێ کرا. بە پێی راپۆرتی هێرانە فازڵ شەفیعی 4 ساڵ لەوەبەر و مرتەزا نەدیمی 2 ساڵ لەوەبەر بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر دەست بەسەر و دواتر لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە ئیعدام مەحکوم کرابوون. هەروەها بەندکراوێکی دیکە کە ناسناوی ئاشکرا نەکراوە پاش 5 ساڵ بەندکران بە تۆمەتی کوشتنی بانقەست لە زیندانی پیربەنوو لە سێدارە دراوە. دۆخی خراپی تەندروستی سێ معەلیمی بەندکراو لە شیراز و مەشهەد. بە پێی راپۆرتی ناوەندەکانی مافی مرۆڤ، دۆخی تەندروستی غوڵام ڕەزا غوڵامی کەندازی و ئیرەج ڕاهنەما لە 13هەمین ڕۆژی مانگرتن لە خواردن لە زیندانی شیراز و هاشم خاستار معەلیمی خانەنشینکراو لە زیندانی مەشهەد ناجێگیرە و پێویستیان بە دەرمان لە دەرەوەی زیندان هەیە. ڕۆژی 13 ڕازبەری 1402 غوڵام ڕەزا غوڵامی کەندازی و ئیرەج ڕاهنەما لە کاتی سەردانی فەرمانداری شیراز دەست بەسەر و بۆ زیندانی ئەو شارە گوازراونەوە. ئەو دوو چالاکە سێنفیە لەلایەن ناوەندە ئەمنیەکانەوە بە بیانووی بەشداری لە خۆپێشاندانی معەلیمان لە مانگی گوڵانی 1402 هەتاوی بە کۆمەڵک تۆمەتی بێبنەما تۆمەتبار کراون. ئەو دوو چالاکە سێنفیە لە ناڕەزایەتی بە بەندکرانی نایاسایی، هەڵسوکەوتی وەحشیانەی هێزە ئەمنیەتیەکانی شیراز
و بیلا تەکلیف بوون ماوەی 13 ڕۆژە دەستیان داوەتە مانگرتن لە خواردن و باری تەندروستیان ناجێگیرە. لەلایەکی دیکەوە دۆخی تەندروستی هاشم خاستار معلمی خانەنشینکراوی خەڵکی مەشهەد بەهۆی نەخۆشی ناجێگیرە و بەرپرسانی زیندانی مەشهەد ئەو چالاکە سنفیان لە دەستڕاگەیشتن بە دەرمان لە دەرەوەی زیندان بێبەش کردو. مانگرتنی گەورەی کرێکارانی ڕێگەی ئاسن لە ئاڵمان. ڕۆژی پێنجشەممە پێنجی ڕێبەندان کرێکارانی ڕێکخراوی ڕێگەی ئاسنی ئاڵمان لە ناڕەزایەتی بە دۆخی خراپی پیشەیی و مەعیشەتی دەستیان لە کار کێشایەوە و مانیان گرت. بە پێی راپۆرتەکان کرێکارانی بەشی ڕێگەی ئاسنی ئاڵمان لە ڕۆژی چوارشەممەوە لە ناڕەزایەتی بە کەمی حەقدەست و مەزایە دەستیان داوەتە مانگرتن و خوازیاری کەمکردنەوەی ساعەتی کار، پێدانی ئیزافەکاری و زیادکردنی ڕێژەی حەقدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان بوون. جێگای ئاماژەیە کە بەهۆی مانگرتنی سەرانسەری کرێکارانی ڕێگەی ئاسنی ئاڵمان هاتوچۆ لە وڵاتە پەکی کەوتووە و کرێکاران ڕایانگەاندووە کە تا دووشەممە درێژە بە مانگرتنەدا. و دوایین هەواڵمان سەبارەتە بە گیان لە دەستانی 7 کرێکار لە معدەنی زێڕی مالی. ڕۆژی چوارشەممە چواری ڕێبەندان 7 کرێکاری شاغڵ لە معدەنی زێڕی وڵاتی مالی لە ئەفریقا بەهۆی داڕمانی کانگا گیانیان لەدەستە. بە پێی راپۆرتەکان زۆربەی وڵاتانی ئەفریقایی پشکی دەرهێنانی زێڕیان لە معدەنەکانیان داوەتە وڵاتی چین، رووسیا و هندوستان و خاوەنکار هیچ ئیمکاناتێکی ئیمەنی بۆ کرێکاران دابین ناکەن. هەروەها ڕێژەی حەقدەستی کرێکاران زۆر کەمە و قەرارداد و بیمەیان نییە. نەبوونی ئیمەنی شوێنی کار، دابین نەکردنی کەرەستەی خۆپاراستن و چاودێری نەکردنی معدەنەکان لەلایەن دەوڵەتەوە گیانی کرێکارانی خسوەتە مەترسیەوە و تا بە ئەمڕۆ دەیان کرێکار لە وڵاتانی ئەفریقایی بەهۆی ڕووداوی کارەوە گیانیان لەدەستا. بینەرانی خۆشەویست، گەشتی هەواڵەکانتان پێشکەشکرا. هەر شاد و کامەران.